لۆبێ بەگشتی لە گەرمیانە ئێمە بە نمونە بەرلووت وەرگین لە 15 شەش تاکو و 15 حوت بەگشتیە چێندرێت لەو کاتانە بە زۆری لە یەکی حوتا بڵێن ئیتر دوو مانگی ئەوێت تاوەکو بێتە بەرهەم لە دوای یەکینەوە کە دنیا تاو فێنکەکە و پلەکانی گەرما دابەزێ لەو کاتانە لۆبیەی بەرلووت پێگەیت لۆبیەی بەرلوود ئەم خاکەی بەرود بە تایبەتی بۆ لۆبێ زۆر گونجاوە لەبەرەوە عرزەکانی بەراوە ئاوی لەسرە و کەشوهواکەیشی تا ڕادەی جیاوازە لەبان چونکە دار و ئەوانی لێیە بۆ لۆبێ باشترە داخوازی لەسەر لۆبیەکە بە تایبەتی لۆبێ بەرود لە بازاری کەلارە ناوبانگی ساڵانە بۆ نمونە بە دۆنم وەریگرین نمونە ئەمەی ئێمە تقریبان سێ دۆنمێک ئەبێت چوارتەن تاکو پێنجتەن لە ساڵەکە لەو دوومانگا بڵێن کە پێگەیە لە یەکینەوە تاکویەکی یانزە و 15 یانزە تقریبان توانین بڵێن چوارتەن تاکو پێنجتەن بەرهەمانە بێت. زەحمەت و مەینەتی لۆبێ بڵێن ئێمە سەرەتا کە کێڵامان دواتر گۆلی ئەبڕین دوو ڕۆژێ پێشەوەی تۆمەکەی بچێنین ئاوێدین بۆی ئەرزەکە شێدار بێ کە شێدار نەبێ و لۆبێ سەوز نابێ دواتر دوو مانگی پێویستە لەو دوومانگا زەحمەتێکی زۆر زۆری هەیە لەوانە بۆ نونە ڕێخستن بڕکەکە و خەسانی پێڵێن تقریبان مانگە دوای چاندەکەی دواتر ئەبێ کیمیایی بکرێ و دوو ڕۆژ سێ ڕۆژارێ بێ ئاوی بدەیت و ئەمانە هەمووی زەحمەتە دواتر کە هاتە بەرهەم ئەویش زەحمەتێ زۆر زۆری هەیە. ئەم لۆبەی بەلوتە بە سێ ڕێگا ئەفرۆشیە بڕێکیان لەسەر جعادەکەی بەلوت وەکو خۆت بیناتە هاتی لەوەی فرۆشن بڕێکشی ئەواتە ئالوێ فرۆشیە بڕێکشی ئەوە لە ناو ماڵانە ئەیفرۆشێت لە کۆڵان لە ماڵان بژین لە سەرەتاوە لۆبێ کاتێ پێ ئەگەی لەوەی بەلوت سعری گرانە 1750 دووکەم ڕوێکە بەڵام ئێستا لۆبێکە زۆر بووە سعری دابەزیە هاتە 1000 دینار.